سڵاوتان لێبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بووە وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە دیاردەیەکی کۆمەڵایەتی دەکەن کە ئەگەر دیاردە بێت و باس لەو دەکرێت کە کاریگەری هەیە ئەو دیاردەیە ئەویش نمایشکردنی یان پیشاندانی دیمەنی تونوتیژیە لە کەناڵە کوردیەکاندا بە تایبەتی کەناڵە ئاسمانەکان کە لە ئێستادا زۆرترین ڕەخنە لە هەندێک لە کەناڵەکان دەگیرێت کە ئەو دیمەنانە کاریگەریان دەبێت لەسەر دەرونی منداڵان و بەگشتی لەسەر کۆمەڵگا. بەڵام لە کۆتایی مانگی ئابی ئەم ساڵ ژمارەیەک توێژەری کۆمەڵایەتی و دەرونی لە بەرامبەر نمایشکردنی چەندین دیمەنی تونوتیژی و پێشێلکاری دەرونی لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە تا کەناڵە کوردیەکان هاتنە دەنگ و پاش دەرکردنی چەند بەیاننامەیە گروپی ئاشتی بۆ پرسە کۆمەڵایەتیەکان ڕاگەیەندرا. لە ماوەی مانگی ئەیلولی ئەم ساڵ چاودێری کەناڵەکانی ڕاگەاندن کراوە و بڕیار بوو ناوی ئەو کەناڵانە بڵاو بکرێتەوە کە زۆرترین پێشێلکاری دەرونی ئەنجام درراوە. بەوتەی ڕێخەری ئەو گروپە ئەگەرچی بەشێک لە کەناڵەکان ڕێژەی نمایشکردنی تونوتیژیان گەشتۆتە ئاستی لووتکە بەڵام بەهۆی نەبوونی یاسایەک بۆ چاودێری کەناڵەکانی ڕاگەاندن و لێپرسینەوەیان لەو دیمەنانەی نمایشی دەکەن ناتوانن ناوی ئەو کەناڵانە بڵاو بکەنەوە بۆیە وەک داوایان کردووە پێویستە پەرلەمانی کوردستان یاسایەک بۆ لێپرسینەوە و چاودێریکردنی کەناڵەکان دەربکات بۆ چاودێریکردنیان لە پیشاندانی دیمەنی پێشێلکاری دەرونی. بەڕێزان پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین و پێشەوەی بچینە سەر سەرنجەکانتان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. هادی ئەمین ڕێخەری گروپی ئاشتی بۆ پرسە کۆمەڵایەتەکان لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک هاتی، تا چەند پێتان وایە ئێوە کاریگەریتان دەبێت لەسەر کەناڵەکان و بەتایبەتی لایەنە پەیوەنددارەکان وەک پەرلەمانی کوردستان کە یاسایەک دەربکا بۆ ئەم دیاردەیە؟ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی بەڕێز. ئێمە لە گروپی ئاشتی بۆ پرسە دەرونی و کۆمەڵایەتیەکان هەستمان بۆ کرد کە مەترسیەکی گەورە ڕووی کردوتە کۆمەلگاکەمان بە تایبەتی مناڵانی کوردستان لە بەرەوەی مناڵ لە ڕووی دەرونی و لە ڕووی عەقلی و تواناکانی پێ نەگەیشتووە، بۆیە زۆر کاریگەرە بێ بەو دیمەنانی کە لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە ئەیبینێت و تەلەڤیزیۆنەکان بوونەتە مامۆستای گەورە و بچووکی هەموو ئەندامانی خێزان. ئێمە لە مانگی وەکو بەڕێزتان باسان کرد لە کۆتایی مانگی هەژ باسمان لەوە کرد لە مانگی نۆ ئێمە چاودێری کەناڵەکانی تەلەڤیزیۆنەکەین. زۆر سپاسی هەموو ئەو بەڕێز و توێژەر و ڕۆژنامەنووس و هاوڵاتی بەڕێزانەکەین کە یارمەتیانیان لە پرۆسەی چاودێریکردنە. پێشێلکاری کەناڵەکانی تەلەڤیزیۆن بە دوو ئاست ئێمە پۆڵێنەکەین. هەندێک لە کەناڵەکانی ئاسمانی بەداخەوە پێشێلکاریەکی زۆریان کرد لە مانگینەوە و کۆمەڵێک دراما و کۆمەڵێک بەرگەی زۆر خوێناوی و تموتیتان پەخش کرد بەبێ ئەوەی حسابکەن بۆ هەستی بینەران، بەبێ ئەوەی حسابکەن بۆ هەستی ئەو مناڵانێکە لە خێزانەکانیان و تەماشای ئەو دراما و ئەو فیلم و ئەو تموتیژیانە ئەکەن کە بەداخەوە یعنی کاتی پەخشی ئەو دراما و ئەو بابەتە تموتیژانش لە کاتێکایە کە پێوتە کاتی ئاڵتونی و هەموو ئەندامانی خێزان دەیەکەون ئەویش بریتە لە کاتژمێر 7 بۆ 10 شەو. ئەمە پۆڵێنەکەین بە ئاستی یەکەم کە زۆرترین پێشێلکاریان کردووە کە کۆمەڵەیە کەناڵی ئاسمانی. هەندێک لە کەناڵەکانی دیکەش پێشێلکاری بتڕیان کردووە و ناوبەناو لە هەواڵەکانە و لە فیلم و لە بەرنامە دوکیومنتاریەکانیانە جەستەی پژا و خوێن و فرامۆشتنیان پیشانیاوە، بەڵام ئەم پێشێلکاریە بچڕ بووە و بە شێوەیەکی زنجیرەیی نەبووە. ئێمە نەمانتوانی ناوی کەناڵەکان و داتاکان بخەینە ڕوو بۆ ڕای گشتی، ئەویش لەبەر ئەوەی کە بۆشاییەکی یاسایی و بۆشاییەکی کلێنێکی یاساییمان هەیە. بەڵێ کاگادی دووبارە ئەو پرسیارە دەکەمەوە، پێتان وایە ئێوە تا چەند دەتوانن کاریگەری دروستکەن لەسەر لایەنە پەیوەنددارەکان بەتایبەتی پەرلەمانی کوردستان کە ئێوە داواتان کردووە یاسایەک دەربکات؟ ئێمە خۆشبەختانە کاریگەریمان دروست کردووە و دڵنیایشین کاتێکە لەگەڵ پەرلەمان لەسەر ئەم پرۆسەیە لەسەر ئەم بابەتە قساکەین کاریگەری زیاترمانە بێ. ئێمە کاریگەریەکەمان گەیشتە ئەو ڕادەیە کە هەندێک لە کەناڵەکان ئێستا لە پێش ئەوەی کە بەخشی درامای تموتیژ بکەن بەنووسین ئەینووسن کە ئەم درامایە تەماشاکردنی بۆ کەسانی تەمەن کەمتر لە 7 ساڵ گونجاو نییە و دڵنیای کاریگەریمان ئەبێت و خۆتان ئەزانن یعنی پرۆسە کۆمەڵایەتیەکان هەمووی بەدەنگ بەرزکردنەوە هەمووی بەوەیە کە هەرێکی لە چین و توێژەکان ئەو ئەرکە بەرپرسیارەتی لەسەر شانێتی بێتە دەنگ. ئێمە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی دەرونی کاتێککە هەستمان بەوە کرد کە ئەم درامایانە کاریگەری کردوتە سەر ڕەفتاری مناڵانی کوردستان
و کاریگەری کردوتە سەر کەسێتیان و لاشایی بەداخەوە لاشایی ئەو مەشهدانە ئەکەنەوە بازار بوو پڕوە لە کەلوپەلی هەندێک لەو درامایانە بۆیە ئێمە بەدەنگ هاتین و دڵنیام کاریگەریەکەمان بەردەوام ئەبێت و ئەتوانین پرۆسەیە زۆر باشە کاگادی زۆر جار دیاردە کۆمەڵاتەکان پەیوەست دەکرێن بە کەمی هۆشیاری هاوڵاتیان ئەمە ئەگەر باس لە لایانی بەرامبەر بکەین لە ڕاگەندەکان واتە لایانی وەرگر پێتان وایە ئێوە کاریگەری ئێوە چییە لەسەر لایانی وەرگر لەسەر هاوڵاتیان لەسەر خێزانەکان و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری ئەوان بەتابەتی پێت وانییە کە یەکێک لە کێشەکان ناتێگەیشتنی خێزانەکانە لەم جۆرە دیمەنانە؟ ڕاستە بەڵام بەرپرسیارەتەکە دابەشە بێ بەرپرسیارەتی گەورە لەسەر کەناڵەکانی ڕاگەیانەوە لەسەر ئەو کەسانن کە لە کەناڵەکانە ئیشەکەن ئەوان مەفروض وایە توێژ و نوخبەی شارەزا و وشیاری ناو کۆمەلگاکە بن و بزانن ئەم درامایە کە ئەم پەخشیەکان ئەم بابەتەکە پەخشیەکان چ کارگانەوەیکی سلبی بۆ سەر دەروون و بۆ سەر کەسێتی تاکەکانە بێت چ گەورە ساڵ بێت چە منداڵ ئەمە بەرپرسیارەتی یەکەم لەسەر شانی کەناڵەکانی ڕاگەیان نە بۆ حکومەی کە ئەڵێن ئەوان مەفروض وایە چینێکی واعی و خوێنەوار و چینێکی زۆر وشیار بن و تێ بکەن لەوەی کە پەیام چ سلبیاتێکی هەیە و چ ئیجابیاتێکی هەیە پەیامی ڕاگەیاندن بەرپرسیارەتێکی گەورە لەسەر ئەستۆی دایکان و باوکانە بێگومان دایکان و باوکانە بێ لەوە تێ بگەن کە کەناڵەکانی ڕاگەیان تەلەڤیزۆنەکان بوونەتە مامۆستای مناڵەکانیان و پێویستە چاودێری مناڵەکانیان بکەن لەوەی کە چی وانەیەک وەرەگرن لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە حەز دەکەم ئەو پەیامە لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتانەوە بڵێم کە بە توێژینەوەی زانستی سەلمێنراوە لە سەدا شەستی ئەو نەوجەوانانەی کە لە زیندانەکاندان و حکم دراون بیرۆکەی تاوانەکانیان لە کەناڵەکانی ڕاگەیان و لە تەلەڤیزۆن و لە فلیمەکانەوە وەرگرتووە ئەمە یعنی وەکو بابەتێکی زانستی پێویستە دایکان و باوکان لەوە تێبگەن و یعنی بەنەڵی لەبەر خاتری مناڵەکانیان خۆشیان تەماشای درامای تونگوتیژ و خوێناوی نەکەن. بەڵێ کاک هادی دوا پرسیارمان سەبارەت بە بەدەنگەوە هاتنی لایەنە پەیوەنددارەکان بۆ پەیامەکەی ئێوە بە تایبەتی پەرلەمانی کوردستان چی بووە و ئەگەر وەڵامتان نەدرایەوە ئێوە چی دەکەن؟ دوا پرسیارمە. ئێمە خۆشبەختانە ینی ڕویا و گەشتبینی ئەبینین لە هەوڵەکانمان و هەموو لایەنەکان بەدەنگمانەوە هاتوون و پەیامەکەمان بەرزەنرخێن و کەناڵەکانی ڕاگەیان خۆشبەختانە بابەتەکانمان بڵاوەکەنەوە و لەگەڵ پەرلەمانی کوردستان ئێمە هێشتا لە سەرەتای هەنگاوەکانین و دڵنیاین کە پشتگیریمان نەکەن و ئەگەر بێت و پشتگیریمان نەکەن بێگومانە و کاتە بیرەکەینەوە لە ڕێگە چارەی مەدەنیانە بۆ ئەوەی بتوانین ئەم پرۆژەیە وەکو هەموو وڵاتێکی پێشکەوت و پێویستە کەناڵەکانی تەلەڤیزۆن ئەو بابەتی پەخشیەکان لەسەری بنووسن کە بۆچی تەمەنێک شیاوە و ئەگەر لە ناو هەواڵەکانیشان مەشهدێکی تونگوتیژ و خوێناوی هەیە یعنی چی تێئەتێت ئەگەر پێشکەشکاری بەرنامەکە بڵێ ئەو کەسانی کە دەڕووی دەرونیەوە نادیەگیرن ئەم وێنەی داهات و ئەم کورتە ڤیدیۆیە تەماشا نەکەن چونکە دیمەنی تونگوتیژی تایە. بەڵێ زۆر سپاس بۆ هادی ئەمین ڕێخەری گروپی ئاشتی بۆ پرسە کۆمەڵاتەکان. بەڕێزان پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین هیوادارم ئەو کەسانی کە پەیوەندیەکەن و قسە لەسەر بابەتەکەکەن ناوی هیچ کەناڵێک نەهێنن بۆ ئەوەی بتوانین بابەتیانە لەسەر تەوەرەکە قسە بکەین و بەبێ ئەوەی ناوی کەناڵەکان بەتایبەتی بێنین. بەڵێ یەکەم پەیوەندیمان ئاڵەیە لە سلێمانیەوە فەرموو ئاڵێ خان. زۆر سپاس ئاڵێ خان. لەبارەی تەوەری بەرنامەکەتانەوە بەڕای من بەداخەوە بۆ کەناڵە کوردیەکانی ئێمە کە ئاستی ڕۆشنبیر و ئاستی سەقافەتیان گەشتوۆتە ئەو ڕادەیەی کە ئەو زنجیرە درامایانە دۆبلاژ ئەکەن و یاخود لە کەناڵە کوردیەکانەوە لێ ئەدرێت کامەش کاریگەریەکی زۆری هەیە بۆ سەر مناڵانی کورد دەرەکی تۆ لەم زنجیرە درامایانەیە ئەو تونند و تیژی و شەڕ و شمشێربازیانە پیشان ئەدرێت مناڵانی کوردیش دووبارە ئەمانە دووبارە ئەکەنەوە کە ڕەنگە کاریگەری زۆری هەبێت بۆ سەر مناڵە و دوای ئەوەش هیوادارم لە حکوومەتی هەرێم پرۆژێک بکات کە چیتر ئەم کەناڵانە نەتوانن بە شێوەیەکی زۆر ئاسان ئەم زنجیرە درامایانە دۆبلاژ ئەکرێت و دوای ئەوە چەنەها مناڵیش ئەبینین کە بەهۆی دووبارەکردنەوەی ئەو زنجیرە درامایانەوە یاخود ئەو ڕەفتارانەوە یەکتریان کوردووە یاخود چاوی یەکتریان کوێر کردووە. من هیوادارم ئەمانە دووبارە نەبێتەوە و دوای ئەوەش سزای ئەو کەناڵانە بدرێت کە بە شێوەیەکی زۆر ئاسان باوەڕکە یعنی هیچ کەناڵێک نەماوە لە غەیری KNN و NRC سێجە پەیام پێم وایە ئەم چوار کەناڵە هەیە کە هیچ زنجیرە درامایەک لێ نادرێت ئەم زنجیرە درامایە لێ ئەدرێت دوای ئەوە یعنی باوەڕکە دوو ڕۆژی بەسەرانان بێت
زنجیرە درامایەکی تر لێ ئەدرێتەوە ینی خەڵک بێزار بوو مخۆم یەکێکم لەو کەسانی کە زۆر پێی ئیسعاجم ینی قەیناکە تۆ زنجیرە درامایەک زانەیەک جوان پێشکەشی بینەر بکە بەڵام نەک ئەوەی کە تۆ ئیتر بێتامێک کردووە لە حەد دەرێ کردووە هەموو مانگێک و هەموو هەفتەیەک و هەموو نازانم ینی زۆر دەمێکم زنجیرە درامایانە پێشکەش ئەکرێت هیوادارم ئەو ڕەفتارانە دووبارە نەبێتەوە و دوێ ئەوەش سزایەکان بدرێت ئێوارەیەکی ئارام زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەڤین لە هەولێرەوە سڵاو لێ بێفەرموو ئەڤین خان. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. زۆر سپاس کاک حەمید. دیارە من پێش تەوەری بەرنامەکەت بە خزمەتێکی دەزانم وەکو ڕای تایبەتی خۆم بۆ سەبارەت بە بەرگریکردن لە کولێرە نەخۆشی کۆلێرە کە لە شاری پایتەختی ڕۆشنبیری ئەمە زۆر خەمبارین کە ئەوە دیارە بەڵایەکە هەموومان بۆتەوە. بەڵام من وای بە باش دەزانم کە لە کاتی خەڵک ئێمە بەێمە شۆکێنش بەشێکی نێو کۆمەلگایە ئاوی بەلوعە بەکاردێنێ بۆ ناو بەڕاد و ناو سەرلاجە و لە بوتڵی کۆکاکۆلا و بوتڵی دۆ دوایی پاشی دەکاتەوە ئاوی تێ دەکات بەڵام باشتر وایە دوو دڵۆب ئاوی لیمۆی تێ بکرێ وەکو چارەسەری سەرەتایی لەناو بە ئەو بەڕادی ئاو لە ناو بوتڵی ئەو بوتڵی ئاو دەکاتێککە دێنێتە سەر سفرا دیارە ئەو قسەیە دەبێ پاراستنی تەندروستی پشتڕاستی بکاتەوە خۆیان پرسیار بکەن وابزان چارەسەرێکی تاوەکو هۆکارەکانی دەدۆزرێتەوە ئەو وەزع باش دەکرێ وابزان زۆر باشە کاک حەمید لەسەر تەوەرەکە ئەگەر قسێکت هەبێت لەسەر دیارە ئێمە هیچ کارێکمان نەکردووە فریان نەکەوتین لەبەر ملامەی ناتەندروست بەڕاستی یعنی بۆ تاچی کۆمەلگا پەرایشخستنی کۆمەڵایەتی بەڕاستی کارەساتی گەورەی بەدواوەیە سەبارەت بە ژنان بە پیاوان ناوان بە سەڵاتشوان ئێمە تا ئێستا نێمان توانیوە کۆمەلگایەکی شارستانی مەدەنی دروست بکەین یعنی من لەگەڵەوە دامدەبێت کە من دیاری بکرێ بەڵام ئایا کەمانەیە سعات سعات دوی شەو تەلەفۆن دەکات بە خەڵک یعنی ئەوە ئەگەر لە وڵاتێکی ئەوروپایی بێ وەردەیەکی ئەکادیمی هەبێ هەر عیبەیە تۆ لەسەر بردواوە یا دەبەدواوە هەر نابێت لەو کاتانە تەلەفۆن بکە ئەگەر ڕەفیقەکەست بێ ئاگادار نەکاتەوە دراستیەکە دەڵێەوە بێت عەقڵێتێکی جیاکەوتی هەبێت تۆ سعات نۆ تەلەفۆن بۆ خەڵک بکە یا سعاتدا وای باوکەکە بدایناوە کە خۆی سعات نۆ بخەوێ مناڵەکە سعات دە بخەوێ مەسەلە ئەوە شتێکە تۆ مناڵێکی ئەوروپایی بێنێرە پێی سەیرە تۆ سعات دوانزە بەخەبەر بێ یا مناڵەکە بەخەبەر بێ یعنی ئەوە ئاگادارت دەکاتەوە بەداخەوە ئێمە پێویستە لە ئێستادا ئەو نەوەی کۆنەوە هیچ ڕۆیشت بەڵام بۆ نوێ ئەوانەی هاوسەرگیری دەکەن بەڕاستی دەبێت پەروەردەیەکی خێزانی باشمان هەبێ و ئەوە بە سیستەمی پەروەردە لە پێشدان بە دەسەڵات بە حکوومەت بە هەموو لایەکە تاچی ئەو کۆمەلگایە تاکێکی تەندروست بەرهەم بێنێ کە پشت بەخۆی بەستێک خۆشەویستی کاری لا دروست بکرێت یعنی بەرپرسیارەتی بەهێز بکرێ من سپاسان دەکەم کاتی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەمین لە سێ سادقەوە فەرموو کاک ئەمین سڵاو لێبێ زۆر سپاس کاک ئەمین بەڵێ والله کاشوان بەڕێی من حەچیشتە لە وڵاتە بەڕاستی سیاسیە بەڕاستی نمایشتنی ئەم فلیمانە ئەم درامانە مەبەستێکی لە پشتوێت تەنیا بۆ ئەوەی کە خەڵک بەوە مەشغوڵ بێ سێری کەناڵەکەی بەڕێستان و کێنیان نەگە ئەزانی ئەوە زیاتر خەریکی سیاست و ئەوشتانە خەریکی هەواڵی سیاسین ئەینا ئەوان کێشەیان نییە شای مناڵ کوێرە بێ ئەمرێ ئەگوژێ ئەوە کێشە نیە بەلایان بەس یعنی مشکلە ئەوان ئەوەیە کە خەڵک باسی داهات و سیستەمی سیاسی ئەم وڵاتە نەکات تەنیا هەر ئەوەیە لە بە خاتری چاوی کاڵ هیچ کەسێ نیە ئەو فلیمانە خەڵکیان مەشغوڵ کردووە ئەچی بە زۆر باشە کاک ئەمین ماڵێک بەڵێ بۆ ئەوەی ئێمە قسەکان نەخێنە سەر چەند کەناڵێک بەگشتی دەتوانین لەسەر ناوتیشەکە قسە بکەیت ئەوەی کە باز دەکرێت لە پەیامی ئەو توێژرانەی کە توێژەری کۆمەڵایەتی دەرونین باس لەو دەکەن نەک تەنها لە دراماکان باس لە هەواڵیش دەکەن لە هەندێک فیلمی دۆکومنتاریش باز دەکەن و یەکێک لە ڕخنەکان ئەگە بخوێنە بۆی نەڵێن ئەمە قسە لەسەر کەناڵەکەی خۆیان ناکەن ڕێبین سیروان دەڵێت ئەمانە گرنگی بەوە نادەن تەنها بۆ ئەوەی خەڵک ڕاکێشن بە شتەکانیان خۆ ئێوەش درێخیتان نەکردووە نمونەش بریندارەکانی هەفتەی شوبات مەبەستم لە هەموو کەناڵەکانە لە هەموو ئەو کارانەیە کە دیمەنی تێدا دیمەنی توندریژی لە هەواڵ لە فیلمیان ئەگە دراماش بێ بەڵێ کاشوان قسەگەوت تەواوە بەڵام بەڕاستی مناڵ و خەڵک بۆ مەشغوڵە بەسەری هەواڵی ئەو شتانەکە کە جەناو باسێکە بە زیاتر سەری ئەم کەناڵانە ئەم فلیمانە ئەگرێکە لەم کەناڵانە ئەنا ئەم عێراقەت خوا دروستی کردو حەشەر و تەقینەوە بۆ تایە
بۆ مەشغوڵ نەبە تەقینەوە بوو بەیان نەبوو بەس ئەم کەناڵانێ ئەم فلیمانەکە دۆشەکە بەمەوە مەشغوڵ بوو تنوتیژەکەی لەوە زۆر جادبشان ئێرە مناڵ ئەچێشم شێر ئەسێنێ و چی ئەسێنێ و دروستی ئەکات حتى هر ئەمە بە سیاسی لە پشتەوە دەست خۆش بێ ئینشاءالله. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئەحمەد لە ڕانیەوە فەرموو کاک ئەحمەد. خۆشی بەناوجانتانێ دەکەم. زۆر سپاس کاک ئەحمەد. بەڕێز مەمنون. زۆر سپاس بۆ ئەم تۆرە جوانتان گەردەداتان ناوە لەسەر ئەم بابەتە بەڕاستی تۆرێکی جوان و دەستخۆشتانی دەکەم بەڵام لەسەر ئەم دیمەنانەی گەر ئێستا لە زۆربەی کەناڵە کوردیەکاندا گە پێشانی مرۆڤەکانی ئێمە دەدێت سەر ڕاوی گەر چەندین سوودی هەیە بۆ ئێمە بەڵام چەندین زەرەریشی هەیە وەکو ئێمە یەکێک لەو زەرەرانەی کە مەترسیەکی زۆر لەسەر مناڵی کورد دروست دەکات ئەو ژیانەی گەر دەیبینی لە ژیانی ڕۆژانەیدا گەر لەو کەناڵانە گەر ئەو فلیمانە مەترسی بۆ سەر منداڵەکانمان هەیە لەبەر و تووشی تەنانەت ئێستا ئێمە وەکو لە کۆڵانەکاندا دەبین چەندین کەس بەدارت بە هەر جۆرە بینیمە چاقوشیان تەنانەت بەدەستەوە بۆ گەر لەگەڵ یەکتر بەرامبەر یەکتر ڕاوەستاون وەکو ئەو فلیمانانە گەر نمایشی ژیانی ئەو ئەفسەرانە دەکەن گەر لەو فلیمانەدا پیشانی دا بەڕاستی ئەمە خەتەرێکی گەلێک گەورەیە بۆ سەر ژیانی ڕۆژانی منداڵەکانمان و بۆ سەر ئێمەش بۆ ئەوەی سەرەوەی وەکو پیشاندانی پیلانێکە بۆ ئەو کەسانەی گەردیانە شتی خراپەت خراپەکان ئەنجام بدەن پیلانەکانیان بۆ ئاشکرا دەکەن چۆن بەرەو ئەو پیلانانە بڕۆن چۆن هەنگاوەکان بنین بۆ نانی ئەو پیلانانە بۆ هەنگاونان بەرەو پیلانانەوە گەر بێت و بێت یەکێکتر لە مەترسیەکان بۆ سەر ژیانی خوێندکارەکانمان دەیبینین گەر خۆی دەدات بۆ فلیمانانە و گەر کاتی ساحەکردن و کاتی تەرخانکردنی بۆ قوتابخانە نامێنێت بەڕاستی ئەوەش زەرێکە بۆ سەر ژیانی خوێندکار و ئەگەر بێت بڵێن ئێمە دەمانێت سود وەرگرین سود ڕاست تێدایە بەڵام ئێمە لەو فلیمانانەی فلیمانەی گەردەبین چەندین سەرکردەی تێدایە گەر بەتوانایە و گەر پێشانی خەڵک دەدا گەر چۆن سەرکردەکان بۆ خەڵک تێدەکۆشن بەڵام ئاکوا بزانین حکومەتەکەی ئێمەیان دەسەڵاتدارەکانی ئێمە هیچ سوودیان لەو فلیمانانە وەرگرتەوە هیچ هەنگاوێکی جدیان بەرە ئەو هەنگاوانە ناوە گەر خەڵک بەرەو پێش بەرن و لە ناحی خەڵک تێبگەن. سپاس بۆ کاک ئەحمەد لە ڕانیەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک ڕێکان گەردی دەڵێت پێم ئەمان شتێکی خراپە و کاریگەری سلبی هەیە لەسەر کۆمەڵگا. ڕەوەند شەفیق دەڵێت کەناڵەکانی سەر بە دوو حەزبی دەسەڵات وەک خۆی دەڵێت بۆ ڕاکێشانی سەرنجی بینەری زۆر دیمەنی نایاسایی پەخش دەکەن. ئالانجاف دەڵێت بەداخەوە کۆڵان و شەقامەکانمان بوونەتە مەیدانی جەنگ و لاساییکردنەوەی ئەم جۆرە درامایانە لەلایەن منداڵانەوە. کاروان لە سەنگەسەرەوە فەرموو کاروان. باشی بەڕێزەکەم. زۆر سپاس کاروان. باشی بە قوربان دەستخۆشی تەوەری ئەمڕۆ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕێزم بۆ لەلایەنی ئەوەی ڕاگەنەکان بۆ پاشکردنی درامەکان. بەڵێ. بەڕاستی شتێکی ناشیرە لەبەرەوەی هیچ شتێکی لێدا نەکردووە کە بڵێ ئەو مناوە هەت کاتێک منداڵەکان خەوتنیان پەخشیکەن یان شتێکی ترا قەدەخەکردنی خوار تەمەن 17 ساڵ بێت. بەڕاستی ڕەخنێکشم لە کەناڵەکەی ئێوە هەیە. بەڵێ فەرموو. من دەمێک لەوە پێش چەندەها جار لە سەنگەسەرەوە پەیوەندیم کردەوە بە بەلالەکەی ئێوە بۆ ڕەخنەیە کە ڕەخنەم هەوە کەناڵەکەی ئێوە پەخشیکە. بەڵێ. بەڵام چەندەها جار چونکە ئەو ڕەخنەیە لە سنووری یەکێتی بووە هەتا ئێستا بڵازان پەخش نەکراوە. بەڵێ ئەمە لە هەواڵەکاندا کا کاروان نەخێت لە بەدالەکەی ئێوە چەندەها ئێستا من نامەوێت ناوی هەندێک کەس بێنم بەڵام چەندەها بەرپرسێ لە ناحیە سەنگەسەر پای لە پێش ماڵەکەی دروست کردو بۆ ئەوەی کە سیارە لە ماڵەکەی نزیک نەبێتەوە. بەڵێ کاکەڕۆن دڵنیا بەوەم پەیوەندی بەوە نییە کە یان پێویست نییە بۆی کە ئەمە لە سنووری چه حەزبێکدا تەنها ئەوەیە کە لەوە ئەچێ ڕووماڵ نەکرا بێ وەکو هەواڵ یان گرنگیەکی هەواڵی نەبێ تەنها پەیوەندی بۆ هەیە هیچ پەیوەندی بۆ نییە کە ئەمە لە سنووری چه حەزبێکدا بۆیە ناتوانین کاری لەسەرکەین. دڵنیا بە کاکاروان. باشە بە قوربان دەزانم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زانکۆ لە سلێمانیەوە فەرموو کاک زانکۆ. سپاسم کاتتان باش. زۆر سپاس کاکە زانکۆ. من لەمە دەرکردنی و جۆرە فلیمانە لە کەناڵەکانی ڕاگەاندن بەتایبەت بەداخەوە کەناڵ لە کەناڵە فەزاییەکانە نمایشەکرێکە ئەمە جارێکی تر ڕۆڵەی کورد لە وڵاتانی ئەوروپا شکاریگەری لەسەریە بێ کە لەوێژە بێ پەروەردەی دەستی ئەم توندوتیژە بێ. لا من بڕۆمە ئامانج لەم نمایشکردنی ئەم جۆرە فلیمانە ئەوەیە کە ئەیانەیە کەسێتێکی توندوتیژ خۆشەویست بۆ چاک خۆشەویست بۆ هێزی سەربازی بەرهەم بهێنن لە دوجاری شابەکاریان هێنەوە بۆ خوانوک و پێشتر ڕۆڵەی ئەم میلەتە چەندین کەس بۆ پێناوەتا بۆتە قوربانی. هەروەها لام وایە ئەم فلیمانە کاریگەری هەدەفەکەی خۆی پێکا ڕووداوەکان
زۆرن لەسەر مسلمانی کە لە ڕۆژنامەکان ناخێنینەوە دەیان چیرۆکی دروست کردو وەک ئەوەی کە مناڵێک هاتووە لە ئەو جۆرە فلیمانەدا بینیوێتی و شمشێر بەدەمانچە لاسایی کارکتەرەکانی کردوەوە داجار ڕووداوێکی گەورەی خۆڵقاندووە. لێرەدا چارەسەر بە بڕۆڕای من ئەوەیە کە پەرلەمانتارە بەڕێزەکان بیر لەوە بکەنەوە یاسایەک دەربکەن وەکو چۆن کارزان بە یاسای تیرۆر تێوە ئەگلێنن بە حسابم پیاوە لە وەزارەتی ناوخۆ کاری کردووە و سەرپێچی کردووە و بۆتە مخابەڕات بۆ مادەیەکی تیرۆر دادگایی ئەکرێ یاسایەکیش لەو جۆرە بۆ تەلەڤیزۆنە حیزبیەکان دەربکەن کاتێک کە توندیتیژی دەرێنەوە وڵاتیان مناڵانی ئەم وڵاتە بنە هۆیەوەی کە لاسایی ئەوانە بکەنەوە و هاندەر ئەبن بۆ ئەو کەناڵانە هاندەر ئەبن بۆ مناڵانی کە کاتێک لاسایی کارێکی توندیتیژی ئەکەنەوە ئەو یاسایە بتوانێت سزای و جۆرە تەلەڤیزۆنانە بدە تەنها ئەو مناڵان نییە تاوانێکی کرد و کەسێکی تری کوشت و قوربانیەکی ئەنجام داوە بەڵکو هۆکاری پشت ئەوەیە ئەوەی کە بۆتە هاندەرێک ئەوەی کە بۆتە پاڵنەرێک پاڵی بە مناڵەوە ناوە ئەو تاوانە ئەو تەلەڤیزۆنەیە کە کاتێک گەمگینێ لە هەر کەناڵێکی ترۆ نمایشێکی توندیتیژی ئەنجامەدا و ئەوش جارێکی تر لاسایی ئەکاتەوە. بەڵێ کاکزانکۆ ئەو ئاواتە هاتە دی یاسایەکە بێ بۆ ڕێگریکردن لەو جۆرە فلیمانە دەستان خۆش سەرکەوتوو. زۆر سپاس بۆ کاکزانکۆ لە سلێمانی وەرە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک هاوار هیجران دەڵێت بەڕاستی کەناڵە کوردەکان بەعام بە تایبەتی ئیسلامیەکان شتی نەشیا و هەستوروژێن دادەگرن و هەستی مرۆڤ تێک دەدات و کاریگەری لەسەر تاکی بینەر دروست دەکات پێویستە سانسۆرێک هەبێت بۆ هەر کەناڵێک لە بڵاوکراوەکانی. سالم لە هیرانەوە فەرموو کاک سالم. ئەلۆ کاتت باش. زۆر سپاس کاک سالم. باشی ئەحوالتوە. زۆر سپاس دەکەم. داواکاریەکم هەیە. فەرموو کاک سالم. ئەوەنم پێم خۆشە بەرنامێک دابنین لەسەر ئاوارەکانی شەڕی ناوخۆ. بەڵێ. هەتا ئێستا بەڕاستی ئێمە هیچ سوودمان نەبووین لە ساڵی 1996. بەڵێ. کابرا شخصێ هەتا ئێستا 2003 پارە حەرزیوە گرتووێمە وەرمان نەگرتووە. سەبارەت بەو فلیمانەش ئەو درامانەی پەخش دەکەی لەو کەناڵانە بەڕاستی کابرا کەیف خۆتی ئەوەی تەماشا دەکە تەماشا ناکەم مشکلێ خۆتی ئەم تەماشای ئەو کەناڵی ناکەم دوو نەفەر دێن لەسەر تەلەڤیزۆن دادەنیشن قسەی دەکەم مناقەشەی دەکەن بەحسی سیاسی شتی وا دەکەم بەڕاستی ساعتێک 2 ساعت تەماشای بکەم ڕۆژانەوە دووبارە دەبیتەوە. بەڵێ سپاس بۆ کاک سالم لە هیرانەوە لەسەر فەیسبوک ڕەنج دەرکامەران دەڵێت سڵاو من وەرگێڕی فیلم و دراماکانم لە چەند کەناڵێکی سەتەلایت و لۆکاڵ بەڕای من نمایشکردنی ئەو دیمەنە توندوتیژیانە دەگەڕێتەوە بۆ حەزی بینەر کە زۆرتر حەز بە دیمەلنی ململانێ و جەنگ دەکەن نەوەک بە دیمەنی ڕۆمانسی یاخود کۆمەڵایەتی ئەویش بەهۆی دابوونەریتەوە نابێ ئەوەشمان بیرچێت بوونی ڕەکلام مەرجێکی سەرەکیە پێش نمایشکردنی هەر درامایەک. هۆشمەند لە هەولێرەوە فەرموو کاک هۆشمەند. زۆر سپاس کاک هۆشمەند. وڵی کاکە من بژی چەند سەرنجێکم بەڕاستی کاک شوان ئەو درامایانە بمانێ و نەمانێ خەڵک دوو بەشە بەشێکی کەسێکی توندوتیژە و هەر کە دروست دەبێت لە دایک دەبێت خەڵکی دەگات بە کەسێکی توندوتیژی دروست دەبێت و هەیشە کەسێکی سالم و لەسەر خۆیە ینی بەڕاستی ئەو درامایانە ڕاستە لە شتی توندوتیژی تیا خەیاتی تێدا بەڵام ئیجادیاتی باشیشی تێدا پیشانمانەدا ئافرەت این مرۆڤەکان بە مروری چەند سەدەیەک پێشویستە کۆی نەبووە ئینسانەکان وانین لەو قاڵبە دەرچوون خەڵک ئازادی تەواوی هەیە دوو ئێمە کەسمان نەدی لە سەرجادەکانە بە شمشێر و تیرۆکەوان کوژەکانکە لە وڵاتە سێ باسی توندوتیژی دەکەن ئەگەر ئێمە دەمانەوێت توندوتیژی نەمێنێ بۆ برا بەڕێزە دەڵم کە لە دەستپێکی بەرنامەکە تا چاپێکەوتنیشی ڕاستەخۆیە بوو لەگەڵێەوە بە تەلەفۆنی پێشەوەی خەڵک مداخەلە بکە پێی دەڵێن ئەڵێن باشە بۆ بیر لەوە ناقیتەوە بیان بیر لەوە ناکاتەوە ئەم حکومەتە بە پرسان خەڵکی مختەس با وەکو مناڵەکانمان وەکو مناڵی ئەڵمانی بێ لە دەستپێکی سەرەتایی کە دروست دەبێ و فام دەکاتوانێ ئەوان خەڵکەکان جیا دەکەنەوە خەڵکی توندوتیژی بەجیا بۆی نەبنە دافع بۆ خەڵکێکی تر و خەڵک بۆ توندوتیژی ڕاشێشن ئەوەشی کە سالم و مناڵی لەسەر خۆی و بەجیاز حتا تەنانەت لە مەکتەبەکانی شەوایە کاکە
مناڵی توندوتی جا دەکرێتەوە لە ناو کۆمەلگا دانانرێ ئێستا من کەسێکی توندوتیش بم و کەسێکی سالمیش بم سالمەکە بە حیاتی بۆ بدرامایەکە نادێتە کابراشی توندوتیش من هەر توندوتیشم هیجایتر لێی بدا و لێی نەدا من کەسێکی توندوتیشم بۆ خۆم لە بۆیە لەبەرەوە بەڵام داواکارم لەو دوو تەلەڤیزیۆنە سەتەلایتانەی کورسات و کورسان تیڤیش ئەگەر بکرێت دەتوانن کاتەکانی بگۆڕن یعنی چۆن ئەوان کاتیان بەداخەوە هێنایە پێش لە جاتی پێیان قسایەتە پاش هێنانە پێش ئێوارە زووتر دەیکات یعنی داوایان لێ دەکەین من لەم کەناڵی ئێوە داوا دەکەم کە کاتەکەی بگۆڕن بۆ دواتر یعنی تاخیرتری بکەن باشترە زۆر سپاسە زۆر سپاس بۆ کاگۆشمەند لە هەولێرەوە وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەردەوامی لەگەڵتان بەڕێزان لەسەر تۆری کۆمەڵاتی فێسبوک کۆشش بێستان سووری دەڵێت دەستخۆشی ئەم تەوەرتان لێ دەکەم بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە کە کەناڵەکانی ڕاگەیاندن هەڵدەستن بە پەخشکردنی ئەم جۆرە درامایانە ناتوانین بڵین دراماکان بێسوودن بەڵام خەڵکی کوردستان بەس شەڕکەری یاخود بەس شەڕەکەی وەردەگرێت و شتە باشەکانی پێشگوێ دەخات. مستەفا دۆسکی دەڵێت بەداخەوە لە کوردستان هەموو شتێک سیاسی کراوە ئەگەر ئێستا بە دۆداچوون بکرێت هەموو ئەو گروپ و کەسانی داوای ڕاگررتنی ئەم زنجیرە کۆریانە دەکەن دەردەکەوێت کە هەموو ئەمانە لایەنگری گۆڕانن بۆ لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر تەماشای تیڤەکانی دەسەڵات دەکەن لەوەی کە تەماشای تیڤەکانی ئەوان کە من دەپرسم ئەگەر قەرار بێ ئەو فیلمانە ڕۆحی تۆڵە و خوێنڕشتن تەماشا نەکرێن کەواتە دەبێت هۆلیود و بۆلیوود بۆستن لە دروستکردنی فیلمە سینەمایەکان. فاتیمە لە سلێمانیەوە فەرموو فاتیمە خان. مەرحەبا فاتیمە خان زۆر سپاس. سپاسەکەم زۆر سپاس هەموو کارمەندانەکەم بەڕاستەکەی دەمێکە بە ئاواتم کە ئەکتەوەرێکی وا بکەیت شۆنگیان بنسبەت ئەو درامایانەی کە نمایشەکرێ لە هەموو کەناڵەکانە بەڕاستی کە فیلمی خۆشە مەشغوڵ خەڵک مەشغوڵەکە بە ڕاستەکەی بەڵام لە حاڵەتێکا بۆ مناڵ نشکاوە لەبەر ئەوە مناڵ خۆ دەزانیم خاصەتەن مناڵی ئاهلی سلەیمان یا مناڵی شوێنی کوردی خۆمان هەمووی حەزیان بە دەمانچەوە بە چەقۆ و بە تیر و بەم شتانە هەیە من ڕاستێکی و با پێ بڵێمێکی مناڵێکی ئامۆزایەکی خۆم سەری ئەو کەناڵی کردەوە خینی لە باوکی گەروتی هەرە بێت تیرروکەوانێکی بۆ بکڕی تیرروکەوانێکی گەورەی بۆ کڕی ئێوارە دانیشتبوون ڕێک عینە مەکە چۆن تیرروکەوانە هاوێ نای بە شاشی تەلەڤیزیۆنە بە تەلەڤیزیۆنێکی شاشە چلودوی لە کیس خۆیانە دا ئەمە ئەگەر ئەو فلیمانە تۆزە یا بخەنە درەنگتر یا هەر نەکرێ باشتێکە یا لە کاتی حرمەکانە تۆزێ شتێکی خەنە سەر باشتێکە لەبەرەوەی مناڵ زووشت وەرەگرێ و زووشت لاسایی کات و هیوایەتی لاساکردنەوە یان لە شوێنێکە لە لادەیەک دوو مناڵ شەڕیان بوو بچوو چقیان هێنا بوو عینەن ئەمانە کە یەکتر سەرە بڕوان زانی چاگە بنەوەشتیوە یەکیانی سەر بڕێ بوو دوو تایە پەیدا بە یەکان یعنی ئەمە خۆش نییە. باش ئەگەر وایە فاتیمە خان زۆر بە کورتی ئەگەر وەڵامی دیتەوە گۆڤار جۆڵا دەڵێت ئەوە خەتای دایک و باوکانە کە دەهێڵن منداڵەکانیان سەیری بکەن پێت وایە تا چەند بەرپرسیادەکە دەکەوێتە ئەستۆی خێزانەکان. بەڵێ کەسوانگیان خۆی عادەتەن عێراق خۆی دائما مناڵ لەگەڵ دایک و باوکە دانیشێ کواوکو ئەوروپا وایە هەمووی خۆدەی خاصی خۆی هەبێ لە سەعات 8:09 ئەچنە ناو ژووری خۆیان و ئەخەون سەعی خۆیان بۆن و ئەخەون بەڵام تا دایک و باوک دانیشێ تا سەعات 12 مناڵ دانیشێ بە دیار دایک و باوک و سێری فلیمەکە ئاینەش هیچ گۆڕانکاریەک ناتوانێ بکات دایک و باوک چونکە پەروەردەکردنی عێراق بەنسبەت مناڵەوە زۆر هەڵەیە لە عێراقا خاصەتەن لە کوردستانی خۆمانە مناڵ دائیمەن تێکەڵی گەورەیە خاص خۆدەی خاصی هەیە نیەتی دووهدە بۆ پرۆکتی جابکاتوانێ هەمووی لەگەڵ خۆیەتی کاکشوانگیان ئەمە کێشەکەی ئێمە لێرانە زۆر باشە فاتیمە خان بەڵێ باشە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی سامان لە کەرکووکەوە فەرموو باوکی سامان. ئەلو کاکە چۆنی؟ مەرحەبا باوکی سامان فەرموو. مافی حیاتم زۆر سپاس دەکەم. مەمنونتم. سپاس دەکەم باوکی سامان. ئەرێ ئەو فلیمانەی کە دەرەچن لە کەناڵەکانماندا ئەمە شێوازێکە یعنی هەموو ئینسان ئەبێتە حملاتی هەبێ لەگەڵ ئەو فلیمەیە. بەڵێ. اینجا ئەم نوع فلیمانە ئەگەر بزانین شێوازێکی خراپی تایە و بۆ نینەکانمان خراپە منداڵەکانمان ئەبێ حکومەت خۆی بەرپرسیارەتی ئەمە هەڵگرێکە ئەم فلیمانە لێنەدا یان مشکلەی تیا دوای دروستە بێ ئەبێ حکومەت خۆی لەبەری ئەم شتانەیە خۆی بەرپرسیارەتی خۆ بگرێت لەبەر کە فلیمەکان ئەگە خراپن.
بەڵە سپاس بۆ باوکی سامان لە کەرکووکەوە ئەڤین لە هەولێرەوە فەرموو ئەڤین خان. بەڵێ ئێوارە باش بەڕێز زۆر سپاس ئەڤین خان. دەستخۆشی بۆ تەوارەکەت. زۆر سپاس. بەڕێز ڕاستی ئێمە کورد دەبی هەموو گاوا لەسەر ڕەخنایەوی خۆمان بینیوە لەسەر پێشنیاری خۆمان دووبار کەناڵێکی خۆ ناوخۆی کەناڵی ئاسمانی کوردی ئێمە دەبی سەیری دەوڵەتانی دی بکەین لەخود چەند خەڵکیمە پێش بکەوی چەند پاش بکەوی ئێمە کورد هەر پاش دەکەین پێش ناکەوین دەبی ئەمە پێش بکەوین لە ڕووی هەموو شتێکەوە ئێمە دەبی هەوڵ بدەین کاریگەریەک نەیەخینە سەر منداڵی خۆمان منداڵی بە کاریگەری نییە هەر خۆتون جوتیش دیت بە خۆتون جوتیژەنەر بە کەناڵەکانی ڕاگەهاندنی یان کوردستان تیوی یان کورسات تایبەتین باز وارانەسیکەنەوە بۆ کوردستان تیوی ئەوە سیاسی ئەو بەڕا ئەو فلیمانە ناکەم جوتیژە برا بەڕێز ئەو خەلکانەی بە خود وێنەری بڵە ناهێت دەتێت کۆنتڕۆل لە دەستیدایە بۆ کۆنتڕۆل لە دەستی کورسات و کوردستان تیویدانە لە دەستی ماڵەکاندایە بڵ ئەوان نەبنە سەر کوردستان تیوی و کورسات مخابن بۆ کوردی ئێمە مخابن بۆ ڕەوشەندیان ئێمە و بۆ کەناڵی ڕاگەهاندنی ئێمە دیتر ئەو خەلکانەی داخەوە لەسەر کەناڵی ڕاگەهاندن بەم شێوە هێدانە ئەو فلیمانە ئەو فلیمی جمهوم دەبینە وێبداینە مەژیانێکی خۆش پێ بگران بکەین نەبچین ڕەخنەی لە کوردستان تیوی بگرین دەست هەڵات بگرین لە ئەو کەناڵانە بگرین مخابن بۆ ئێمە لە کۆنتڕۆل نەگۆڕن بڵاهێک نەدەنێ و دووبارە ئێوارە باشتر. سپاس بۆ پەیوەندەکەت لوقمان لە سلێمانیەوە فەرموو کاک لوقمان. ئێوارە باش قوربان. زۆر سپاس کاک لوقمان. چاوەگەمی بەرنامەکەتان شتێکی جوان و ڕێک و پێکە دەستان خۆشێ. زۆر سپاس دەکەم. ئەو بەنسبەت ئەو درامایانەی کە لە کەناڵەکانەوە لێدرێ هەموو ئێوارەیە بووەوە بەڕاستی ئەمە چەند ساڵێکە سەرجوڵی خەڵکی گرتووە اینجا شتی باشی تیا بەدی ناکەم لە تونند و تویژی و یاسە زیاتر نەبێ بۆ منداڵ اینجا تەسیرێکی تایشی کرد لەسەر مجتەماع لە ڕاستیە جاری وایە بۆ میوانیەکەچی بۆ ماڵێک لەبەر دراماکە میوانیەکەی خرێتە ئەولاوە اینجا ئەم کەناڵانەش سەر ڕایەوە هیچی کەناڵێکی فەزاییان داناوە لە ئیغبار زیاتری یەک شتی خۆیان نییە بە هەموو شتەکانەوە ئەم درامایانش کە تەواوە بێ دووبارە ساڵ بە ساڵ تازا بێتەوە و هیچی سادە و کەڵکێکی بۆ مناڵ و گەنجی ئەم سەردەمەنیە بەڕاستی خەڵکی ئەمە دەڕاستیە لە سیاست و شەڕ و کوشتن و بڕین بێزار و بێتاقەت بوو ئەمان هەقەداهێنانی نوێیان هەبێ بۆ جیلی نوێ بۆ مناڵان من خۆم دوو برازامەیە ئێواران بڕوات بێ تەقیکردن و نووسینەوەی مەکتەبیانە خەنە ئەو لاوەدیار ئەو درامایانەوە خۆ ناکرێ مناڵ شەو تابعانی بێنی لێ دەیت و لەبەر شتێکی واسی دەکەی هەدەف و ئامانجەکەی لەو سەرەوە فەوتێ و دەستان خۆش و زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک نەوزاد زادە دەڵێت هەرچەندە ئەم درامایانە توندودیژیان تێدایە بەڵام هەر لە دراما تورکیەکان باشترن گەیلان تەقتەقی دەڵێت سڵاو من پێم وایە زۆربەی کەناڵەکان دیمەنی توندوتیژی نیشان دەدەن بۆیە دەبینی منداڵەکانیش توندوتیژی بەکاردەهێنن فتاح لە سلێمانیەوە فەرموو کاک فتاح. کاک فتاح لە سلێمانی ئەم کافێ باشیان زۆر سپاس کاک فتاح فەرموو. گیان ئەم درامایانە وەنەوێ بۆ مناڵ بەخوا بۆ گەورەش ئیسپادەی نییە. بەڵێ یعنی وای لێ هاتووە ئێستا جەژنان و مناسەباتی مناڵان دەمانچە و شیر زیاتریش پێ نادەن بەکاربێنن. بەڵێ هیچ دەبێ شتێکی وا بڵاو بکەنەوە کە ئیسپادەی هەم گەورە هەم چووکی لێ بکات تۆ هێنی شەڕە. باشە کاک فتاح چارەسەر بۆ ئەمە پێت وایە ئەوەی کە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک فەرید حوسێن دەڵێت باشتر وایە دەستگا ڕاگەیاندنەکان بە یاسا ڕێک بخرێت لە پەرلەمانی کوردستان نەکار کەناڵە و بە ئارەزووی خۆی فیلم پەخش بکات. ئەمە چارەسەر دەبێ؟ کاک فتاح گوت لێمانە؟ بەداخۆ پەیوەندەکەی پشڕا دەچینە لای زێباری لە ئاکرێەوە فەرموو کاک زێباری. دەم باش کاک زێباری. زۆر سپاس ڕاستی پێشیەکانی گەڕەنە کاماڵەکانی کورد بێ ئێمەتان زۆر دەستگرانی بێ ئاواتان پێویستی نییە کاماڵێت خۆی کوردی
تشتكي جوانية يا معقولية وخصوصية خطبة حكمات ما تتأثر هذا الأعمال حكمات بما حكمة كذلك أو كل ستين سنة يتفيا بين السلطان لجهات کاک زێباری بەباشی لە تێ ناگەین کاک زێباری بەباشی دەنگت نایەت ئەگەر شوێنەکەت بگۆڕی بەڵێ فەرموو لا لا راسك شو بيجي نو بيتن هكذا بالدليل خو بيتن أراكم شاف أنكم كاش بقيتم on هكذا كراسي وهذا قناتك تشتكي إعلانك عم عسكر واقع قالك قناتك تشتكي إعلان كان فلان عقدي شو في هذا بإعلان كان شبنا طبعا كانوا يبيتوا كانوا يسبيدا جركش دبر إن هذا تشتكي أوكي إعلان كان وكذا تشبه ديف كل بينك هباس نوتن بو يدان بو يبيعن بو عماتنا تشتكي بلوش كان بكن بو سپاس بۆ کاک زێباری لە ئەکرێەوە شارە لە سلێمانیەوە ێوارێت باش کاشوان زۆر سپاس شارەخ دەستخۆشی بەنامەکەتان لێکم زۆر سپاس دەکەم بۆ خوازم کاشوان ئەوەی ڕاستی بێ من لێم لە هەموو ڕاگەیانەکان هێمانەی کە دراماکان لێن من خۆم دوو مناڵم هەیە دووکیان کوڕن لەسەر ئەم شەڕم شێرەی کە جوومون بەحسا دراماکەی جوومون یان هەمویان بڕاتە بێ شەوانیان لێ ئەم درامانە دەست پێکە حرەکاتەکان دووباراکەنەوە یەک مانی ڕێک من بە دیار کوڕێکمەوە لە خستەخانە کەوتوم کە قاچ و قۆڵێکی شکاوە ینی ینی ئەم حرەکاتانیان دووبارە کردەوە ئەو خوشکوبیانێک کە ئەڵێن ئەبێ قەناتەکەیان بگۆڕن یان مناڵەکان بخەوێنین ئەوانە کەی چارەسەرە بۆ مناڵ کە بیخوێنی بە زۆر بەلێیان یان بە قسەی ناشین یان بە توندوتیژی ئەوشە توندوتیژێکی ترە ئێمە دووبارەکەینەوە ئەمان کار ئەەکەینەوە کو فەرقی چە کەسەی دراماکەن ئێمە لەگەڵانە بیکەین دوێژەمە بۆ سەیری ئەوروپاکەین بۆ ئێمە هەر ئەبێ بە هەموو شتێکەم ئێمە سەیری ئەوروپاکەین سەیری وڵاتانی دەرەوەکەین بڕاتە بێ لەم ساڵا گەربیتان دە منەی ڕاگەانەکە نەهێنە مقابلەی دکتۆر هۆرجیانیان کرد کەوتان ئەمە دکتۆریەکە وای کرد وای کردووە ئێمە تەنەها دکتۆری بەناوبانگمان هەیە تەنەها ڕۆشنبیری بەناوبانگمان هەیە تەنەها زانامان هەیە هەر لەسەر قسەکەی خۆم بۆ دڵنیابوون گەنجێک پێرار لوازانم پشانیان نە لە ڕاگەنەکە کە جیهازێکی دروست کردووە بە حساب وتو بووی ئەگەر کابینەی شەشەم بوویان پێنجەم بوو یارمەتیم بە کە هەرێمی کوردستان بێکارەبایی ناچێژێ ئەی بۆ ئەو گەنجیان هەڵمەسەنگان مقابلەیەکی بکەن کە ڕێ گەنجێکی وا اختراعاتێکی وای کردووە ئێمە مقابلەی دکتۆر هۆرجۆ ناکەین ئێمە وڵاتانی تر بەرزەکەین ئەومە بۆ دایمە بێ چاولێکەری کە لەگەڵ وڵاتانی تردا منافەسی وڵاتانی تر بۆ ناکەین کە ئێمەش بە بەرەو پێش بڕۆین ئەمانە کە ئەڵێن وڵات درامەکە باشە ئیسفادی لێکەین تحدای ئەو کەسان ناکەم ئەوەی کە سەری ئەم تەمسیلە ئەکا بڵێ ئیسفادێکی تایە بڵێ قازانجێکی تایە زۆر باشە شارەخان هەمووی کارێکی وای کاکە بێکەڵکە کەیت ئیسفادینە بۆ دایک و بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کە ئافرەتەکە کە ئەڵێ وەڵا زوو لە چۆساوە بۆ یان ئێستا باش بووە ئێمە خۆشمان هەمومان چۆساوە بووین با ئێستەمە خۆمان دەرزۆگرین نسبەت ئەو دوو مناڵی کە وتان بە شمشێر سەری بڕاو بۆ دەرزەوە بەرناگرێ ئێمە داوا ئەکەین لە هەمووتان بە هەموومان بەرنامەیەکمان هەبێ ئەم درامانێ نەمێنێ باشە خۆمان درامامان نێ درامای کوردی سپاس بۆ شارەخان لە سلێمانی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە بەتەواوبوونی کاتی بەرنامەکە سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار ئەلو کاشوانێوەرت باش زۆر سپاس کاک سەردارگیان فەرموو ڕێگەم دێداهانێ قسە بکەم لەم تەوەرە جوانەدا بەڵێ فەرموو من تاکە ئێستا کە تەمەنم 18 ساڵە بەڵێ هیچ کەناڵێکم نەبینێت مناڵان بێ لە دوایین تەمەنی لە دوای ئەو تەمەنەیە کە من توانی بێتم سەری فلیم کارتۆن کە ئەویش کەناڵێک هات نای پلێستانێک هات بوو کەناڵی پلێستانێک بەڵێ کاک سەردار بۆیە بەداخۆ زۆ بەداخۆ بۆ حکوومەتی هەرێمی کورسان زۆ بەداخۆ بۆ کەناڵەکان و داواکاریشم لە ئێوە هەیە زۆر گلەیم لە کۆمپانیای ناریایە هیوادارم کەناڵێکی مناڵانە دابێنن دروستکەن مناڵ ئێمە سەری چیکەین ئێمە سەری سیاسەت بکەین ئێمە سەری هەواڵەکان کەین هەواڵ چییە هەواڵ سوودێکی بۆ ئێمایە هەواڵی سیاسەت سوودێکە مناڵی کورد مێشکی پڕ بۆ لە سیاسەت بەڵێ کاک سەردار لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت دلاوەر لە هەولێرەوە فەرموو کاک دلاوەر ئەگەر بە کورتی قسەکانتان بکەن باشە
برای بەڕێزم سەرەتام کاتت باش و دەستخۆش بۆ تەوەرەکە تەوەرێکی جوان تۆڵژاردووە زۆر سپاس کاکلاوەر فەرموو. برای بەڕێزی وڵی من تەنها بە یەک دوو تێبینی بەشداری دەکەم. تێبینی یەکەمیانم ئەوەیە ئێمە لەو کاتێک کە تەلەڤیزیۆنی کوردیەکان بڵێن کەناڵە کوردیەکان کراوەتەوە اینجا چ ڕادیۆیە چ کەناڵی تەلەڤیزیۆنەکان چ ڕۆژنامە گۆڤارەکان یعنی سەردەمانێکە هەر لەگەڵ ئەوە ڕاهاتوین مەسەڵەن لە هەواڵەکان سەیرمان دەکرد ئەم لێپرسراوە سەردانی ئەم لێپرسراوەی کرد ئەمە سەردانی ئەوەی کرد یعنی ئاگامان لە دنیا نەمابوو بەڵام ئێستا باشترە یعنی ئێستا بۆ نمونە کەناڵی NRT یعنی من من حەزم نەدەکرد ناوبێنم بەڵام سەیر دەکەن شتی زۆر جوان پێشکەش دەکەن یعنی تەمەنا دەکەم خەڵکانێکی دیکە یەک دوو کەناڵی بیرم شێوازانە بکەنەوە ئیتر خەڵک بۆ خۆی ڕۆژداری زیاتر وەردەگرێت پێویستیش ناکە سەیری ئەم شتە دووبارە و سەد بارە و هەزار بارانە بکاتەوە شتی نوێ ببینێت ئێستا بۆ نمونەکانی NRT تەماشا دەکەم باسی ئەوە دەکا مەسەڵەن قوتابیەک پلەی یەکەمی بەدەستێناوە مقابلەی لەگەڵ دەکرێت خە پێشتر شتیوان نەکراوە یعنی عالیزانێکی کورد لەواتێکا شتێکی وای بۆ کراوە. بەڵە سپاس بۆ زۆر سپاس بۆ کاکلاوەر لە هەولێرەوە دوا پەیوەندیمان گەڵاڵی لە شارە زۆرەوە سڵاو لێ بفەرموو. فەرموو کاگەڵاڵی. کاکە بەڕێزەکەم ئەم کۆمپانیانەی ئەوان کە هەموو فلی هەرچی شتی ناشینە لایەن کۆ بۆ تۆ خۆوان نیان کۆشتێکی چاک بە خزمەتی بەم ناوانی کورد بکەن. ئێستش ناوانی کورد لەم قوتابخانەکانە لەشوا پەنجای هەژارە و قەڵەمێک و دەفتەر و کتێبەکانیشان پێ نەداون ئێستا پافلیمێکەنە سەر شاشەکانیان و ئەرزیەکەن ئەوان چیان هێناوە بۆ میلەتە ڕەش و ڕووتە هەموو کۆمپانیاکانیان سەری ڕەش و نوەکان و کەرەج و کوێیان دروست کرد کاتی هاتنە کوردستان چیان پێ بوو ئێستا فێری میلەتی کورد فێریشتی چاک بکەن. بەڵە زۆر سپاس بۆ کاگەڵاڵی لە شارە زۆرەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک جیهاد ڕۆستی دەڵێت بەڕێزان ئەو زنجیرە دۆبلاشکراوانەی کە ئێستا هەن بەڕاستی بەرهەمهێنەری تون و تیژین هیوام وایە لە ڕێگەی خێزانەکانەوە هەڵبدرێت کۆنتۆڵ بکرێت تا سبێنێ هەر لە خۆشی دابن.